بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن و ئێستا ئەم پرۆگرامە بینن. خۆشحاڵم کە لە دەرفەتێکی تردا و لە بەرنامەی ڕوانگەدا بە خزمەت ئێوە خۆشەویست گەشتمەوە بۆ پرسی و واروها ڕەوانگەیەکی تر. خۆشەویستان لەسەر پرسی ئاین ئەمێنینەوە، ئاین پەیوەست بە زەوی، ئاین پەیوەست بە مرۆڤ خۆی، ئاین پەیوەست بە ژیانی مرۆڤ، ئاین پەیوەست بە ڕوئیا و تێگەشتن و واروەها بە بیرکردنەوەی مرۆڤ، واروەها ئاین و ئەوەی کە پێگوترێ ئازادی مرۆڤ. ئەم بابەتە تاوتویەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عومەر عەبدولعەزیز شارەزا لە فکری ئیسلامی. مامۆستا بەخێر بێت. مامۆستا ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین، ئێمە پێدراوێکمان هەیە پێگوترێ ئاین، و ئاین ئێمە ئازانی کە لە ئاسمانەوە هاتووە بۆ زەوی، و لەناو ئاینە ئێمە زیاتر لە کۆی ئەم بەرنامەیە لە هەر شوێنێک کە کوتمان ئاین یانی مەبەستمان لە ئاینی پیرۆزی ئیسلامە. و ئەم پرسیارانەی کە دەشیکەین مەرج نییە ئەم پرسیارانە مەسەڵەن بۆ منە تەسەووری پێشکەش کار بێ، بەڵکو ئەم پرسیارانە هەڵێنجراوی ئەو تێڕوانینەیە کە ئێستا لە کۆمەڵگایە هەیە لە چۆنەڵێ لە تێڕوانینی ڕۆشنبیری ئێمە هەیە سەبارەت بە ئاین. بۆیە ئێمە پرسیارەکەین واروها و ئەو وڵامانەش کە جەنابەت ئەیدەیەوە نا بە ئەوە بڵێم پرسیارەکان ڕەنگە من پرسیاری خۆم نەبن، بەڵکو پرسیاری فەزای گشتی بن. قسەمان لەسەر ئاینە مامۆستا. ئاین وەکو پێدراوێکی ئاسمانی هاتووە بۆ ئەوەی هاتووە بۆ سەر زەوی. قسەکە لەسەر ئەوەیە لە زەویە وەزیفەی ئاین چییە؟ هەڵبەت ئەمە بە شێوەیەکی زۆر گشتی ئەڵێین. بسم الله الرحمن الرحیم. دەستخۆشی بەرنامەکە سواز بۆ بانگشتی ئەمەش. تەبیعی ئاین ئێمە لە دیدێکی قورئانی و ئیسلامیەوە ئەبێ بچینە ناو باسەکەەوە، چونکە غەیری قورئانیش مرۆڤەکان بە تایبەتی فەیلسوفەکان وە لەناو ئەوانیشا چ فەیلسوفە بڵێن ئاینیەکان بە غەربیەکان و ئیسلامیەکانەوە، چ مادیەکان و ئەوانەی کە بڕوایان بە جیهانی دەرەوەی شەهادە نییە وەکوتێ بڕوایان بەغیب نییە، هەموو قسەیان کردووە لە ئاین، هەندێک بە ئەفسانە دایانناوە. ئێمە ناچینە ئەو خانەیە وەکو جەنابەت باسی کرد، ئێمە قسە لە بازنە ئیسلامیەکە قسە لە بابەتەکەی. ئێمە بۆ پێی کە دروستکراوی خوای گەورەی بۆ قورئانی پیرۆز معالم و وەکو بڵێ مەشخەڵە ئەساسیەکانی وەڵامی ئەم پرسیارەی داوەتەوە کە ئاین بۆ ئەوە هاتووە کە تەنزیمی ژیانی مرۆڤەکان بکات. قورئان تعبیرێکی دقیقی بەکارهێناوە کە ئاین هودایە، ینی هۆکاری ڕێڕوونکردنەوە و بەرچاوڕوونکردنەوەی مرۆڤەکانە. یەکەم ئاەتی قورئانی پیرۆز لە سوورەی بەقەرە کە گەورەترین و درێژترین سوورەتی قورئانە و دوای مەتنی قورئان دێکە سوورەی فاتحەیە، یەکەم هەواڵی سوورەی بەقەرە کە هاتوۆتە خوارەوە کە سەرەتا و دێباجی قورئانە ئەم وشەیە کە فەرمێ بسم الله الرحمن الرحیم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين. ذلك الكتاب هدى للمتقين. يا بقراءة كتر ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين. كبهردو خنوكا هدى أبيت هوال يكم هوالي آسمان يكم هوالي خودي قرآن كسرشاوي هدايتك إيشا بومرو فكان لله ينخوي قوروا أويكا أم كتابة كالبردستي مرو فكان آيو كطبعا تفسيري جبو كتاب كراوة نتشينا وتفصيل الشواء كتاب ما بس بي تنها قرآن ما بس بي كوي أو منظومة آينية كخواي قورا ناردويتي بو بيغمبراني ترك قرآنش تصديقي كردو لزور شونا فرمي مصدقا لما معكم بأهل كتاب له. مهم أو منظومة كخواي قورا ناردويتي وبي أقوتري آين كرنج تفصيلاتي برنامج كابتشينا سر راضي آين وشروفي آين كتشيا هداية. أما جوابی پوختی ئەو پرسیارەیە کە ئاین بۆچی هاتووە، هۆکاری ڕێڕوونکردنەوە و بەرچاوڕوونکردنەوەی مرۆڤەکانە بەو کەرەسە و ئامرازانەی خۆی گەورە بە مرۆڤەکانی داوە. وەسائلی معریفەی پێ ئەگوترێ بە عەرەبی هۆکارەکانی شناخت و ئاشنابوونی یا وەرگرتنی زانیاری خۆی گەورە ئاینی بۆ ئەوە ناردووە کە بەو هۆکارانە بەرچاوڕوونی و ڕێڕوونکردنەوەیەکی بۆ دروست بێ کە لە ژیانیا بزانێت چۆن هەڵسو کەوتەکە. و ئەمە لە قورئانی پیرۆزا زۆر دووبارە بۆتەوە، تەنانەت لە دیرۆکی سەرەتایی دروستبوونی زەوی و ئەوەی کە لە هەموو ئاینەکانە ناسراوە بە دەرکردنی مرۆڤ و
شەیتان و خلاصە مەلائک کۆتایی هێنان بە دەوری بەهەشت کە هاتنە سەر زەوی تر بەهەشت بۆ تەفسیرە بێ دەگوترێکە هەرەوە بەهەشتەیە بۆ پاداشتی بڕواداران دانراوە یان وەکو باخچەیەک لە باخچەکان بوو بێ و مرۆڤات بێتە دەرەوە لێی ئەویش چونکە قسەی لەسەرە مهمەیە سەرەتای ئەو دیرۆکە بەوە دەست پێکا کە قورئانە فەرمێ قلنا اهبطوا منها جميعا فإما يأتينكم مني هدى فمن تبع هدايا فلا خوف عليهم ولا هم يحزنون يعني سەرەتاکە لێەوە دەست پێکا کە ئیتر بڕۆن ئێوە سەرەتای ڕۆڵتان دەست پێکا کە بریتە لە ئاوادانکردنەوەی زەوی و بە تعبیری قورئانی بریتە لە عیبادەت کە عیبادەت مساویە بە تەسکیەی نەفس یعنی تەسکیەی نەفسیش بەواتای بەگەڕ خستنی تواناکان و گەشەدان بە توانا خوددادادی خۆڕسکیەکان لە مرۆڤەکانە لەگەڵ ئاوادانکردنەوەی زەوی ئەوە ئەرکەکەتانە و کەتەلۆکیش بۆ ئەمە ڕێبازیش بۆ ئەمە یا بڵێن ئاوێنەی ئەمە کە چۆن بتوانن بەم ئەرکە هەستن بریتە لەو هودایی خواینێر مامۆستا ئەگەر قسە لەسەر ئەوە بێ کە خۆی پەروەردگار کە ئینسانێنێتە سەر زەوی بە ئیرادێکی گەورەوە هێنێتە سەر زەوی بەڵام لە ژیانکردنی ئینسانە خۆی گەورە ئەوتا بینین پێغەمبەرانی بۆ نێرە کتابی بۆ ئەنێرێ قسەکە لەسەر ئەوەیە ینی بە ئاوا بڵێن ئەمە ڕۆڵی یاخ با بڵێن ئیرادەی ئینسان کەم ناکاتەوە ئینسان دێت بە ئیرادێکی گەورەوە بەڵام خۆی پەروەردگار کتابێکی بۆ ئەنێرە کە ژیانی تەنزیمەکە ئەم تەنزیمکردنە ئەمەی کە جەنابەت بە ناوی هودا ناوت هێنا ئەم هودایە کە لە وردەکاری ژیانی ئینسان ئەپێچێتەوە و قسە لەسەر وردەکاری ژیانی ئینسانەکە قسە لەسەر ئەوە نییە کە ئەمە ینی ئەم هاتنە بۆ کەمکردنەوەی ئیرادەی ئینسانیان ینی لە باشترین حاڵات تا با بڵێن تەنزیمکردنی ژیانی ئینسانە ینی لە تەنزیمکردنیش ئەمە ئازانی کە ئیرادە کەمە بێتەوە قسە لەوەی ئایا مرۆڤ ئەو ئیرادەی کە هەیەی بەبێ بوونی هیدایەت و بەرچاوڕوونیەک ئەتوانێت لە بەرژەوەندی خۆی و لە بەرژەوەندی مرۆڤایەتی بەگشتی و لە بەرژەوەندی کەون کە کەون مسەخەرە بۆ ئینسان یعنی ئەتوانێت بۆ ئەرکە هەستێک کە پێی سپێر دراوە کە بریتە لە گەشەدان بە تواناکانی خۆی زائیدان ئاوادانکردنەوەی زەوی قسە لەوەیە ئایا مرۆڤ خۆی ئەتوانێت سەرچاوی ئەو دیاریکردنی بەرژەوەندیەکانی خۆی و دەستەبەرکردنی کامەرانی و خۆشببختی بێ بۆ خۆی و بۆ دەوروبەری و بۆ ژینگە و بۆ مرۆڤایەتی باسەکە لەوەیە ینی لە تعبیری ئیسلامیە لە تعبیری ئاینیا بە شێوەیەکی گشتی تر بڵێن پێش ئیسلامیش دەستەواژەیەکەیە کە لە بیرۆکە و فەلسەفە زەمینیەکانانەیە کە پێ ئەگوترێ سەر الخەلق نهێنی دروستبوون نهێنی دروستبوونی مرۆڤ و پێش مرۆڤیش نهێنی دروستبوونی بوونەوە سەری خەلق ئیبتیلایە تاقیکردنەوەی ئەم تاقیکردنەوەی بۆچی تر ئەمە لەو مەجموعە پرسیارانن کە لە خوا ناکرێن خوایە بۆچی بڕیارەتدا من دروستکەی تا بەندایەتی تۆ بکەم بۆچی بڕیارەتدا تەسخیری کەون بۆ من بکەی بۆچی بڕیارەتدا هیدایەت بۆ من ئەم زنجیرە پرسیارە فەلسەفیانە کۆتاییە نایە چونکە ئەوەش جواب بدرێتەوە پرسیارێکی تر دەخوا بۆ هەیە و خوا بۆ گردردونی دروست کردو گردردون ئەسڵ بۆ هەیە و خۆ دەزانی پرسیارە فەلسەفیەکان ئەڵەن لایەتە نەهان یعنی کۆتاییان نایە بەڵام ئەوەی کە لە ئاستی وەرگرتنی مرۆڤ عەقڵی مرۆڤ ئیستیعابی وەڵامەکە ئەکە ئەوەیە کە ئەوەنەی بۆ هەیە بڵێ خوایە من بۆ دروست بووم ئەرکم چی وەڵامی ئەم بەشەی دراوەتەوە کە تۆ بۆ ئەوە دروست بووی گەشە بە لێ هاتنەکانی خۆت بدەیت بۆ ئەوەی زەوی ئەوەدان بکەیتەوە و ئەمە وەزیفەی جێنشینیە پێوترێ خلافەت یعنی خلافەت ئامانجەکەیە و وەسیلەکەشی بریتە لە پەیڕەویکردنی هودا بە و شێوەیە کە خوای گەورە نردوێتی لەبەرەوە بوونی ئەم هیدایەتە بە هەمان مساویە بەوەی کە لەسەر زەویە مرۆڤەکان مجموعەیەک ڕێسا و یاسا و ڕێکاردا ئەنێن بۆ خۆیان بۆ بەرچاوڕوونی خۆیان ئەمە پێی ناوتە سەلبی ئیرادەی مرۆڤ ئێستا ئێمە با دەرچین لە بازنە ئاینێک لە کۆمەڵگەیەکی ملحیدیش بیر بکەینەوە لە کۆمەڵگەیەک کە بڕوای بە هیچ بەهایەکی ئاینی و غەیبێک نییە مەگەر زنجیرە یاسایەک دانرێ بۆ ڕێکخستنی ژیان مەسەڵەن قانونی مروردا ئەنرێ قانونی گومرگدا ئەنرێ قانونی بەلەدیەدا ئەنرێ قانونی فڵان ئایا ئەمانە ڕێگرن لە ئیرادەی مرۆڤ وەختێک کە تۆ دکتۆری تعلیماتی سەحی پێ دەڵێ ئەبێ کراسێکی سپی لەبەرکەی بۆ نمونە تۆ شڕتەی پێدەوترێ ئەبێ مەسەڵەن شریتێکی شین لە قۆڵت ببەستی بۆ نمونە تۆ سایقی پێد ئەگوترێ وەختێک ترافیک سوور بوو بۆستە و سەوز بوو تێپەڕە
ئایا ئەمە سەلبی ئیرادەی مرۆڤە یان ڕێکخستنی ژیانی مرۆڤە. وەختێک کە بۆ مرۆڤەکان هەبێ ڕێکار بۆ یەکتر دابنێن بۆ ئەوەی تەنزیمی ژیان ببێ و بۆ ئەوەی دادپەروەری بەرقرار بێت، طبعاً هەموو یاساکانی سەرزەوی ئەوانەی کە پێکاویانە، طبعاً هەندێک یاسان نیان پێکاوە، هەموو یاساکانی عەلەقەل با بڵێن بە نیەتی دەستەبەرکردنی دادپەروەری و ڕێکخستنی ژیانی خەڵکەکانە. ئایا ئەم مافە بە خوددا نادرێ، بەخوای گەورە نادرێ کە مرۆڤی دروست کردووە و خۆی لە نهێنیەکانی ئەزانێ ئەهوا لەگەڵ نیاتی هەیە، ئەزانێ کە معڕەزە بۆ شەهەوات و ئارەزوەکان، ئەزانێ ئەگەر تەنزیمی عەقڵ و بیرکردنەوەی نەکا احتیمالە لا بدات. ئەم مافە بۆ خوای خالقی ئامر، چونکە ئێمە دوو حەقیقەتی ئیمانی هەیە بڕوامان پێ هەبێ کە خوای گەورە بەدیهێنەری مرۆڤ و گردونە و بۆیە حەسرەن حقی ئامریەتیش بۆ ئەوە ئەلا لەه الخەلق والئەمر کە گرنگترین ئاەتە لە سورەی عەرافە ئاماژەی پێ ئەکا کە ئینسان وەختێک بڕای بە خالقێتی خوا بوو ئەبێ بڕۆیشی بە ئامریەتی خوا بێ. لەبەرەوە نەخێر بۆ وەڵامی ئەو پرسیارە هاتنی ئاین بۆ دەست و پێبەستنەوەی مرۆڤ نییە، بەعکسەوە بۆ دەست و پێکرانەوەیەتی، بۆ چاوکرانەوەیەتی. مجموعی ئەو ئاەتانە کە لە قورئانی پیرۆزە هاتوون بەدەیانن کە باسی ئەوەکە بگەڕێن ببینن قل سیروا فانظروا لعلكم تعقلون لعلهم يعقلون، باسی تعقلەکە، باسی تەدەبورەکە، باسی یعنی ئاسۆکانی واڵا کردو لە بەردەمی ئینسانە، هیچ قەید و بەندێک نییە. ئەوەی ئاین هێناوێتی دەستەواژەیەکت بەکارە نەجەنابێت هەموو ئیسلامیەکان بەکاری دێنن. من پێم باشە وازی لێبێنین کە ئەڵێ تەدەخولەکە لە هەموو تەفسیلاتی ژیان و وردەکاریەکانی ژیان بەو شێوەیە نییە. ئاین منزومەیەکە مجموعەیەک ئوسوس و کلیاتی هێناوە و بە شێوەیەکی شتێ بێتە سێ بەشێکی بریتە لە ئەویش بە غەڵەت بەکار ئەهێنرێ و دەستەواژەی ئەوترێ عەقیدە، چونکە عەقیدە مستەلاحێکە لە قورئانی پیرۆزانیە. من بۆ ناساندنی ناوەڕۆکەکە کەلیمەکە بەکارێنم، مەگی نامە بەس بڕواایە بە مجموعەیە غەیبیات کە خوایەک هەیە و پێغەمبەرانی ناردووە و دوا ڕۆژێک هەیە و ئەوەی کە ئینسان بە چاو نایبینێ ئەبێ لا بە سەمع بیبیستێ لە خواوە بیبیستێ هەواڵێک. ئەمە بەشی یەکەمی ئاینە کە ئەوە هەزاران ساڵ تۆش وازت لێبێنن عەقڵ بخەیتە کار بە حساب سەلبی ئیرادەت نەکرێ هەڕی لێ نابیت، لەبەرەوە ئیلا ئەبێ بە وەحی بۆت بێ. بەشی دووەمی ئاین بریتێ لە مەجموعەیە قیەمی سابت، قیەمە ئەساسیەکان کە هەموو ئاینەکان لەسەری کۆک بوون کە ئەوانە خراپەکانن ئەمانە باشەکانن. مەجموعەیەکی مەحدودی سنووردارە، ئەوەی کە لە قورئان نانرا و محەڕەمات و لەسەرەوە ئەساسەش کە محەڕەماتن منهیاتن یعنی قەدەغە کراون. مەجموعەیە شتیش واجبات و ئەرکن ئەچنە خانەی قیەم. بەشی سێهەمی منزومە ئاینەکە ئەبێتە ئەحکام، مەجموعەیەک ئەحکامە کە ئاین خوای خالقی مرۆڤ بە حەقی خۆی زانیوە ئیلزامی ئینسانەکان بکا پێ ئەبێ لە بینی خۆت و خوا نوێژ بکەی، بینی خۆت و خەڵک زەکات بدەی، بینی بۆ سەحەتی خۆت و بۆ تەندروستی خۆت ڕۆژوو بگری، مەجموعە ئەحکامی شەرعی کەواتە غەیب و زائیدەن قیەم و زائیدەن ئەحکام مەجموعەی ئاینە. ئیتر ئەم دەستەواژەی کە ئێمە زۆر بەکارێنی لە ناو ئیسلامیەکانە بەکاریە کە دەدەخول لە ژیان دەکا و چۆن بڕۆ بەڕێوە چۆن دانی چۆن ئەمانە بەس بامە ورکەینەوە مامۆستا بۆی بەسەریان نەڕۆین. من مەجالێکی زیاتر دەدەمە بۆی کە زیاتر لەسەر ئەمە قسە بکەین. ئەویش ئەوەیە تۆ گەر با من وەکو چۆنەڵی بابەتێک و مەسەلەیەک بیانمەوە بانی لە خەوڵەستی ئەتوێ بچیتە تەشبینە بێ وەلیلای مەتەل العالا، ئەتوێ بچیتە تەوالێتەکە بە خۆ دەزانی بە قاچی ڕاست قاچی چەپت پێشخەی دوعا بخوێنی کاتی دەرەوە لە تەوالێتەکە دیسان دوعا بخوێنی کە تویتە بەردەمی ئاوێنەکە سونەت وایە کە دوعا بخوێنی کە هاتی دەرەوە جلت پۆشی دیسان دوعا بخوێنی. يعني أي أما يعني شيء أما ناوبنين شيء أجر ما تدخلنا بالجيانا أما تدخلني لجيانا أما برشاورن كن عيني مثال الدنيا كان بين مو عيني أو تنظيميك يا قانوني مرور بوت أكا وشون أنت حركة كردن أو جرب قرة أو ستوب بقرة أو بيبا بنزين أبني أو ترافيك الديب وسط أو تبرة أما دستي راسته أو دستي شبه أما ستوب أبي بوستي ما جرب أنا قيدو بند بو إنسان درست كان يا تنظيم جيانا كان أو تفصيلاتي حياتي مسلمانان وأو كسيك أيكا تويكك يعني من يكك يعني آية هز بسعادة وخوش بختي أكين يعني هز مقيد بون وسنور دار كردني إرادة أكين وقتي وشتانا أكين إما لجياني خو مانا تاقيمان كردوتو خوش بخترين كز لكومالغا مروية كان كومالغا إسلامية كان ولنا كومالغا إسلامية كان شخ خوش بخترين كز وكسانا كباشتر بابندن بوي كجنابد بنمونه هێناتەوە کە ڕەنگە خەڵکانێک بە قەید و بەند و سنوردارکردنی ئێرادە بیزانن. بەعکسەوە
خۆشبەختکردنی ئینسانەوە تەنزیمکردنی ژیانی ئینسانە. هەموو سێکتەرەکانی ژیانی ئەمڕۆ دووریشی خینەوە لایەن کە ئەڕۆیتە ناوی مەجموعەیە قیود و زەوابیتی هەیە. کابرا کابێ بە دکتۆر ناتوانێت وەکو مهندسێک مامەڵە لەگەڵ مەجال و سێکتەرەکەی خۆی بکات. مهندسێک کە مامەڵە لەگەڵ بەرد و چیمەنتۆ داروبەر دەکات ناتوانێت وەکو دەروون ناسێک یا کۆمەڵ ناسێک مامەڵە لەگەڵ مەعانی ئینسانی و نەفسیەکانە بکات. لەبەرەوە ئیسلامیش وەختێک ئەم ڕێبازانەی داناوە، ئەم تەفسیلاتی داناوە، حەدی ئەعلایەکی هەیە کە ئەوە گشتیە و حەدی ئەدنایەکیشی هەیە. حەدی ئەدناکەی و اعتقادیاتەیە کە عەرزم کردی لەگەڵ ئەو قیەمە لەگەڵ ئەو مەجموعە ئەحکامە. تەفسیلاتێکی هەیە ئارەزومەندانە خۆ دیساوانەی کە نمونە دێناوە هەمووی سنەتن، دەتوانی نەیکەیت. ئەگەر پێی خۆشبەخت نابی، ئەگەر وا هەست ناکەی ژیانت خۆشترەکان بیکە. هەرچەند ئەمە ئەگەرێکی مەحاڵە، چونکە خۆی گەورە ئەگەر فعلەن باسی سنەتە صحیحەکان بکەین، ئەگەر لە پێغەمبەری خواوە هاتبێ حتمما عەلەیهی سڵات وسەلام حتمما بۆ سەعادەت و خۆشبەختکردنی مرۆڤەکان فەرموویەتی. خۆ ئەگەر نا ئیجتیهادی فوقەها بێ یا قسەی خەڵک بێ، ئەوەی ئەمە حسابێکی بۆ ناکەین، یان حساب بۆ خۆی ئەەکەین، بۆ کاتی خۆی، بۆ شوێنی خۆی ڕەنگە سوودی لێبینی بێ. لەبەرەوە ئەو تعلیمات و ڕێکارانی کە دانراون بۆ تەفسیلاتی ژیان مایەی خۆشبەختکردنی ئینسانن و بەشێکن لە تەواوکاری خۆشبەختیەکە لە ئەساسیاتەکەیە. ئەگەر فعلەن لە ئاینەوەن، ئەگەر فعلەن لە سەرچاوەی یعنی لە شارعی حەکیمەوە نیان، خۆی متعالیان پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام. ئەیتر ئەوی تری وەکووتمان ئەوە اجتیهاداتی مرۆڤەکانە، ئێمە ناتوانین ئەوانە بە ئاین حساب بکەین. مامۆستا ئەگەر قسە لەسەر ئەوە بکەین کە ئاین وەکو یاسا پرانسیپێکیت بۆ ئینسان، قسەکە لەسەرەوەی حکمت چییە لەوەی کە خی پەروەردگار لە ڕێگای کتابەکانەوە و لە ڕێگای پێغەمبەرانیەوە ئەم پرانسیپ و یاسانە بۆ مرۆڤ نێرێ. قسەکە لەسەرەوەیە بۆ هەر خی پەروەردگار وەکو ئینسانی دروست کردووە و خۆ دەشی توانی ئەمە وەکو داتایەک لە مێشکی ئینسانە دروست بکە و چۆنەڵی کتابیشی بۆ نەنێرێ و هەروەها پێغەمبەرانیشی بۆ نەنێرێ. قسەکە لەسەرەوە حکمت لە هاتنی پێغەمبەران و هاتنی ئەم هەموو کتابە بۆ ئینسان بۆ مرۆڤ چییە؟ لە کاتێکا کە مرۆڤ دروستکراوی خی پەروەردگارە زۆر بە ئاسانی خی پەروەردگار ئەیتوانی لە مێشکی هەموو ئەو شتانی کە خۆی ئێوێ داتایکە، ینی بەپێ ئەو داتایە ئینسان ژانی لەسەر زەویا بەڕێوە بچوە. سوودی لێ ببینێ. پرسیارێکی گرنگ و جوانە. خۆی نەزەریەیەکەیە لە تەسەووری قورئانیە کە ینی ئیستنباتی ئەەکەی لە قورئانی پیرۆزە کە پێ ئەگوترێ تیۆری تەکامل، نەزەریەی تەکامل، نەزەریەی بەرەو کەمال چوون. بە دقیقتر بڵێن نەک تەکامل، چونکە ڕەنگە تەکامل باسی تەواوکاری بێ، نەزەریەی بەرەو کەمال چوون. خۆی گەورە ئەمە نهێنیەکە لە نهێنیەکانی گردوون. ئەمە هەمان ئەکرێ و پرسیارە بکەین مەسەن درەخت بۆچی تۆیەکە ئەبێ بە درەخت، گوێزێک بۆچی گوێزێکە ئەبێ ئاوی بیت و ئەبێ ئافاتی لێ لایت و ئەبێ مەسەلەن سوود و کودی بۆ دانیت و تا بێ بە درەختێک. بۆچی منداڵێک بەم شێوەیە لە نوتفەیەکەوە پەیدا ئەبێ تا ئەبێ بە مرۆڤێک؟ ئایا نائەکرا هەر یەکسەر بێنە دنیا و مرۆڤ بن؟ ئایا نائەکرا بەدی هێنراوەکان یەکسەر بێن؟ عەکسەکەی حەقیقەتێکی کەونیە کە بریتیە لەوەی هەموو بوونەوەرەکان، هەموو حتا لە عالەمی حیواناتیش و نەباتاتیش و بە مرۆڤیشەوە شتێکەیە پێ ئەگوترێ گەشە، پێ ئەگوترێ نەشونمە. ئەمە نەزەریەکی ئیستقرائیە، ینی بە شێوەیەکی ئیستقرائی و بە خوێندنەوەیەکی واقع ئێمە ئەمەمان دیوە لە بوونەوەرە. نهێنیەکەی ئەوەیە کە خۆی گەورە خۆی بە حکمتێک کە خۆی باشتر ئەزانێ ژیان بەبێ ئەم حاڵەتی بەرەو کەمال چوونە تەحقیق نابوو. مرۆڤەکانیش وەختی هاتوونەتە سەر زەوی، خۆی گەورە ئەسڵ ئەمە جوابی پرسیارەکەی پێشوتە کە خوا نەیویستۆ سەلبی ئیرادەی مرۆڤکە، خوا نەیویستۆ ئینسان ڕۆمۆتێ بێ، یەکسەر بە حاڵەتێکی ئۆتۆماتیکی بچێتە سەر شتەکان. ویستێتی بە قەناعەتێکەوە کە مرۆڤەکان خۆیان بۆیان دروستە بێ لە ئەجیالی بەشەریە لە حرەکەتی ژیانە خۆیان بگەن بە بەعزێک قەناعات و بە بەعزێک نەتائج. بۆیە لە سەردەمە جیاجەکانە پێغەمبەرانی ناردووە بەشێک لەو هیدایەتی کە باسمان کرد، بەشێک لەو هیدایەتیان هێناوە ئەوەندەی زەرفی عەقڵ و توانا و لێهاتن و وزەی ئینسانەکان لەو کاتانە وەریان گرت بێ.
ئاین بە قۆناغ هاتۆتە خوارەوە ئاین کولیاتێکی هەیە لە هەموو ئاینەکانە شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه ئەمە باسی متنی دینە باسی پوختەی دینەکە وەختی خۆی بڵێن لای کەمەکەیەتی کە پێویست بۆ هەموو مرۆڤەکان بەڵام لەگەڵ تەتەوری حیاتی ئینسانی لەگەڵ گەشەکردنی سەلیقە و توانای مرۆڤ ئیسلام ئیمانی بە نەزەری تەکامل هەیە بەو شێوەیە بۆ ئەوەی کە لای هەندێک لە تیۆری ئەرزیەکانە ناوە نەزەری نوشتۆ ارتقاب بە شێوەیەک لە شێوەکان بڕای پێێتی نەک بۆ شێوەی ئەوان بۆی چوون کە ئەسڵی ئینسانە بنەوە سەر گیاندارێک یان کرمێک گیان مەیمونێک بەو شێوەیەنە بەڵام عەقڵی ئینسانی و سەلیقە مرۆڤیەکان لە مەراحلی جیاجیا بەرەو پێشچوون و حاڵەتی تەتەوریان پێوە دیار بووە بۆیە وەختێک سەدەی حوتی زاینی دێت سەدەی هاتنی پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وەسەلام خۆی گەورە زانیوێتی کە عەقڵی ئینسانەکان و ئەزمموی مرۆڤایەتی گەیشتۆتە ئاستێک کە پێویستی بە دواپەیامی ئاسمانیە بۆیە دواپەیامی ئاسمانی هاتووە و ختمی شەرایعیش کراوە و پێغەمبەرێکیش دوایەوە ئیتر نایەت و نەهاتۆ و ناژێت کەواتە وەڵامی ئەو پرسیارە ئەوەیە خی گەورە بۆ ئەوەی ئەم حقیقەتە کەونیە لە ئینسانیشە بەرجەستە بێوەکو لە هەموو موجوداتی ترا بەرجەستەیە کە حقیقەتی بەرەو کەمال چوونە لە نقطەی سفرەوە بەرەو کەمال چوونە مرۆڤیش نەئەکرا بەو شێوە ئەلکترۆنیە بەو شێوە خودکاری ئۆتۆماتیکیە شتەکان مەخزون من لە عەقلیە یان لە خلاصە شوێنێکی مرۆڤ و بە پێی پێداویستیەکانی سەردەم بیانداتە دەرەوە یان سوودیان لێوەربیری ئەمە پێشەوانەی نەزەریەی بەرەو کەمال چوونە چونکە لە هیچ مەخلوقێکی ترا ئەمە بەدی ناکرێەوە ئەمە سڕی خەلقەوە کووتمان خی گەورە خۆی ئێرادەیەوە بووە کە مرۆڤەکان وا لێ بکە چونکە ئەگەر ئەو پرسیارش بکەین هەمان مجموعە پرسیارەکەی تر دووبارە بنەوە جا ئەسڵەن ئەو وەختە لەزەت لە حیاتیش نابرێ ئەو وەختە ئینسانە بوو بە فعلەن مجرد ئالەیەک چۆن ئێستا جیازێکی ئستنساخیان جیهازێکی سەتەلایت هەموو ئەو لە سفرەوە تا کۆتایی شتەکانی تایەزانی لەوە زیاتر کە شەناکە ئینسانی ژوای لێ هات شتێک بە ناوی گەشەکردن لە ناو مرۆڤایەتی لە ژیانە دروست نەبوو کە ئەوە پێچەوانەی توانەکانی ئینسانە چونکە توانەکانی ئینسان سنووردار نییە یعنی لە عیلمی خوا بەرەو خوار کە ئیتر عیلمی خوایە کەس نایگاتێ لەوە بەرەو خوار مرۆڤە ینی گەورەترین مەخلوقی خوار دوای خوای متعال گەورەترین حقیقت لە کەونە مرۆڤە بۆیە خی گەورە مەقامی مرۆڤی وا بەرز کردوێتەوە کە ناوی ناوە جێنشینی خۆی مرۆڤ نەوەکو تاگ وەکو ڕەگەز وەکو ڕەگەز دکتۆر پرسیارێکی ترەکەم من دڵنیام کە پرسیارەکەم لە پرسیارەکانی ڕابردووە چییە یاخود با بڵێن متوربەیە لە ئەوان بەڵام مەبەستمە هەر لەسەر ئەمە بمێنینەوە ئەوش ئەوەیە کە تێڕوانینێکی گشتی بۆ ئاین هەیە ئەوش ئەوەیە کە ئاین لە لەحزەی یەکەمی هاتنی بۆ سەر زەوی بۆ ژیانی مرۆڤ پڕەکان لە قەدەغە ینی قەدەغەکانی ئاین زۆرن بە ئاوا بڵێن یاخود با بڵێن لانی کەمی گرتنەوەی دنیاە لە مرۆڤ ینی تهدیدکردنی مرۆڤ و بە چۆنەڵێ خواستەکانی مرۆڤ لەسەر دنیا ئەگەر ئەم پرسیارە ئاوا لێ بکەین ئەمە ئەسلی ئاین خۆی وایە یاخود با بڵێن بە درێژایی ئاین کە مەسەلەن بۆ من ئاین درێژە بێتەوە خواستی مەسەلەن مرۆڤ و هەروەها تێکەڵە بێ بە کۆمەلگاکان ئەمە چۆنەڵێ بە جۆرە لە جۆرەکان ڕێی زانایانیشی تێکەوێ ینی با ئاوا بڵێن ئاین قەدەغەی زۆرە یاخود با بڵێن ئاین خۆی لەوانێ قەدەغەکانی مەحدود بن بەڵام بەهۆی درێژبوونەوەی بەهۆی مەسەلەن بۆ منە کە ئێمە ئازانین بە درێژایی 1970 ساڵە مەسەلەن بۆ منە تێکەڵە بێ بە کۆمەلگاکان و هەروەها بەڕێی عولەما و جاری وایە ڕێی عولەماش دەبێ مەسەلەن بۆ منە بە جۆرێک لە جۆرەکان دەبێ بە قەدەغە سروشتی ئاین خۆی قەدەغەی زۆرە یاخود با بڵێن ئەوە مرۆڤەکانن کە قەدەغەی زۆرتر تیا دروستەکەن خۆی نەخێر بە پێچەوانەوە ئێمە ڕەنگە لە باگراوەنی منیش و تۆیش و بینەرانی ئێستێشمانە مجموعەیەک مەواعیزی زۆر و ئامۆژگاری زانایان و نەسیحەتەکان و مجموعەیەک وابکەوامەکەی زۆر لە ذهنمانە کۆبووتەوە کە ئەو خوێندنەوەیە دروست بووە کە ئەڵێن ئاین قەدەغەی زۆرە بەعکسەوە ئاین قەدەغەی زۆر نییە ئاین ئافاق و کردنەوەی ئاسۆکانی بۆ مرۆڤ زیاد کردووە ئەوە حقیقەتەکە وا هەستەکەی تۆ هەستەکەی من وا هەستەکەم بەس حەق لە پشتی ئەم حقەتەوە حقەتێکی ترەیە کە ئەوانە قەدەغەکردن نین ئەوانە هەر ئەچنەوە خانەی بابەتە پێشۆکە کە باسمان کرد کە
ڕێکخستنی ژیانی مرۆڤە چونکە مرۆڤ خۆی لەخوا باشتر نازانێت کە چۆن بژی و چۆن بەهرە بەرێ لە نعمەتەکانی خۆی گەورە. ئێمە باواز لەو ئوسلوبە وەعزیە بینین کە وامەکەن و ئەوە حرامەوە هەموو محرماتی قورئان سنووردارە ئاەتی وا هەیە لە یەک ئاەتە 6 حوشتە دیاری کرد ئەمە محرماتی خۆی گەورە. ئیتر کامەیە قەدەغەکانی مرۆڤ تۆ 70 ساڵ ئەژیت 70 ساڵ زەربی سەعاتەکانی ژیان کەزانین چەنەکات مەجموعەیە شتی لێ قەدەغە کردووی کە زۆر سنووردارن لە عەقیدا باسی شرک کراوە و لە بەعزە ئەحکامە باسی ئەوە کراوە حرامە مەیخۆ ئەوە حرامە مەیکە و ئیتر بەقیەی ئاین بەڕاستیکردنەوەی ئافاق و ئاسۆکانە لە بەردەمی ئینسانە. تۆ سەیری ئەو ئاەتە بکە کە ئەو ئاەتانە بکە کە باسی تەسخیرەکەن باسی مسەخەربوونی تەنانەت ئاسمانەکانیش بۆ مرۆڤەکەن. ألم تروا أن الله سخر لكم ما في السماوات وما في الأرض وأسبغ عليكم نعمه ظاهرة وباطنة. أما لكيو سنوردار كرني إرادة إنسان لكيو أصلا إرادة أكاتو أصلا آفاق تكاتو كفرمي آية وردنابن وآية نابين كأوي لآسمان كانوا أوي للزويايا مسخر كراوا وهموتاني دابوشي ويعني غرقي كردون لنعمة آشكرا ونعمة نهينية كانا دي باشا ئەمەم دەزواڵاکردنی مرۆڤ نییە حتا باز لەوە ناکە کە ئەگەر ئەتانەوێت ئاسمانەکان بگەڕێن و ئەگەر ئەتانەوێت ژێر دەرگیەکان بگەڕێن و ئەگەر ئەتانەوێت لە ئۆقیانوسەکان بگەڕێن و ببینن و ئەمرەکە بەمەش قل سیروا فی الأرض فانظروا لە چەندین ئاەتا هەیە. بەس ئێمە خوێندنەوەی ئێمە و ئوسلوبی تەعاملمان لەگەڵ ئاین بەداخەوەوای لێ هاتووە کە کەسێکی ئاین پەروەریان کەسێک کە حەزی ڕووکردنە لە ئاین وا هەست بکە کە قیود و قەدەغە و منهیاتی لێ زۆر مامەستا ببوورە ئێمە شارەزاکانیشمان ینی ئەوانی کە ڕابەرایەتی ئاینەکەن شارەزایان زۆر جار مەسەلا زانایانیش تەسەوەری ئەوە کرێت کە ئاین مەسەلەن بۆن من ئەگەر زۆرتری قەدەغەی تا دروستکەیت ڕەنگە ئەوە مانای خودی ئاین خۆی بێ ینی بەبێ قەدەغە سنوورەکانی ئاین دیار نەبێ یاخود مەهامی ئاین خۆی دیار نەبێ ینی زۆر جار ئەوەی کە لەسەر ینی بە ئاوا بڵێن لە ڕێگای قەدەغە و لە ڕێگای قورسکردن ئاین خۆی پیشاندراوە ئەوەندە لە ڕێگای چۆنەڵی شێوازی ئەوەی کە پێوترێ محەبەت و خۆشەویستی ینی بۆ مێک من نمونەیەک ئێنمەوە ئەگەر باسی تەقوا ئەکرێ تەقوای خوای پەروەردگار ئەوەندەی کە ڕەب دەکرێتەوە بە ترس ئەوەندە ڕەب ناکرێتەوە بە خۆشەویستی خوای پەروەردگار بە ئەمە پرسیارێک ئاوا لێ بکەم با ئەلێرە باسی شارەزان و بواری ڕابەرانی ئاین و شارەزان و زانایانی ئاین بکەین. ئێمە هەموو کەس ناتوانێت توانای ئەوەی نییە کە بگاتەوە سەرچاوەکانی ئاین خۆی قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی کە ئێمە زۆر جار پێگەین ڕێی زانایان یاخود ئێمە بین بە مقەلیدی زانایەک ئەبینی مەسەلەن بۆ من کۆمەڵگای کوردی لەسەر مەزهەبی ئیمامی شافعیە مامۆستا زۆر جار ئەم تەقلیدە وامان لەیەکە کە ئەبین بە مقەلیدی زانایەک ڕێی زاناکە یەکسانە بێتەوە بە دەق ئایا بەڕاست ڕێی زانا دەقە نەخێر ڕێی زانا دەق نییەوە ئەوە یەکێکە لە مسەلەماتی فەهمی قورئانی بۆ ئاین ینی تێگەیشتنی قورئانیانە بۆ ئاین قورئانی پیرۆز وەکو ئاماژەم پێکرد قەدەغەکراوەکانی سنووردارن محرماتی زۆر سنووردارن و ئەو شتانەش کە ئەمری پێکردو هەروەها زۆر سنووردارن بەڵام لە مامەڵەی ڕۆژانە و لە هەڵسو و کەوتا بە پێی ژینگەکان بە پێی سەردەمەکان بەعزێک ئیجتیهاداتی فوقەها کە ئەبێتە تەفسیری دەق ئێمە دەقمانەیە و تەفسیری دەقمانەیە دەق حجەتە بەڵام تەفسیری دەق حجەت نییە تەنانەت لە دەقیشا بۆ معلوماتی جەناب تو بینەران ئەو بەشەی حجەتە کە قەطعی و دیلالەیە ئێمە دوو جۆرە دەقمانەیە دەقێک پێگوترێ قەطعی ثبوت و دیلالە طبعا چوار بەشن خۆی بەز من کورتیەکەمەوە لە دوو بەشە دەقێکی ترمان هەیە کە قەطعی و ثبوتە بەس قەطعی و دیلالە نییە کە زۆربەی قورئانە زۆربەی قورئان قەطعی و دیلالە نییە ئەو بەشێکی اعتقادیاتە و مسلماتە و وەکو ئەڵێ محکەماتە ئەوانە قەطعی و دیلالن ئێمە پابەندین پێوەی بەڵام ئاەتێک کە تەفسیری جۆرا و جۆر هەڵەگرێ لەبەر حکمتێک کە خوای گەورە خۆی باشتر ئەزانێ یا پەیوەندی بە تەتەوەری بەشەریەوە هەیە یا پەیوەندی بە جیاوازی ژینگەکانەوە هەیە یان پەیوەندی بە لێک نەچوونی سەردەمەکانەوە هەیە کە ئاەت چونکە ئەوەش پرسیارێکە بۆچی ئاەت حەمال ئەو جوها وەکو عەرەب ئەڵێن وەزانایان ئەڵێن بۆچی هەندێک ئاەت چەند تەفسیرێک هەڵەگرێ
جوابەکەی ئەمەیە پەیوەندی بە خاصیەتی مرونەت و سەماحەتی ئاینەوە هەیە. هەندێک ئاەت کە پەیوەندیان بە ئەحکامەوە هەیە ئەگەر زۆر قەتعی بوونایە واتاکانیان دیلالەتیان ئەو چەمکەی دەیگەێنێ بڕاوە بواە و بیوتە هەر ئەمە یەک و یەک دوو ئەکاتەوە و ئەمە لەگەڵ مەبدەئێکی ئیسلامیان خاصیەتێک لە خەسایسی ئاینی پیرۆزی ئیسلام یەکی ناگرتەوە کە بریتێ لە خاصیەتی مرونەت. ئەمە بۆ کۆمەلگەیەکە گونجا بۆ کۆمەلگەیەکی تر ناگونجێ. بۆ نمونە لە بە تەفسیری ئاەتی ئەو لامەستم النساء بینینەوە کە کێشەی لە بینی فقها دروست کردووە. لای شافعی ئەڵێ ئەو لامەستم النساء یعنی ئەگەر پیرەژنێک 100 ساڵیش عمری بێ لەگەڵ پیرەمێردێکا 100 ساڵ عمری بێ بە ئاستەم پەنجەیان بەر یەک بێت دەستنوێژ بگرن. ئەمە بەدە حرام باشە ئەبێتە حرام لە ذاتی خۆیان نابێتە حرام بۆ مقلدێک کە ناتوانێت اجتهاد بکە و ناتوانێت لە مەذهبێک لا بدا بۆ مەذهبێکی تر ئەبێتە حرام. ئەگینا ئەیوە لای ئەبوو حەنیفە حرام نەبووە. هەرم ئاەتەیە ئەبوو حەنیفە کە یەکێکی تر لە ئائیمە گەورەکان و ئەسڵ مامەسای شافعیش بووە و پێش ئەویش بووە و زۆربەی کۆمەلگا ئیسلامی مسلمانەکان پەیڕەوی ئەوەن لای ئەوان نەک حرام نییە بەڵکو فتوای داوە کە نەخێر دەستمێژ ناشکێ حتا ئەگەر بە ئارەزوش و بە شەهوەتیش بێ ینی دەستدانی دوو ژن و پیاوێک لە یەکتر بە نیەتی شەهوت و ئارەزویش بێ مادام دەستنوێژەکەی نشکێ بە حەقیقی ناشکێ بە لەمسەکە یخۆ ئەمیش هەر مشتەهیدە. ئەمە گەربیری لێ بکەیتەوە ئەمە من هەمیشە وام تەفسیر کردووە پەیوەندی بە خاصیەتێکی ئیسلامەوە هەیە کە خاصیەتێکی طبیعی واقعیە پەیوەندی بە کۆمەلگەکانەوە هەیە. ئەکرێ مشتەهیدێکی سەلیقەدار بێت سێهەمێک کە ئێستا لە سەردەمی خۆیان ئیمامی مالک بووە مەسەلەن ڕێی هیچ کامیانی قبول نەکردوە ڕێیەکی سێهەمی هێناوە ئەڵێ نە بە ڕەهایی ئەیشکێنێ وەکو شافعی ئەڵێ نە بە ڕەهاییش ناشکێ وەکو ئەبوو حەنیفە ئەڵێ باشتر ئەوەیە حدێکی وەسط بڵێن ئەگەر بە ئارەزوو بوو بە نیەتێک بوو بە حاڵەتی شەهوانی بوو ئەشکێ و ئەگینا ناشکێ. ئەمە ڕێیەکی سێهەمە کەواتە تۆ سیرەکەی لەگەڵ بی ئەو ژینگەکانە اجتیهادەکان ئەگۆڕێن لە هەموو حاڵەتێکا بۆی لە جەوهەری پرسیارەکە دەرنەچین اجتیهاداتی فقها نابنە ئاین ملزمی ژنین بۆ معلوماتت ئەو کە فەقیهە گەیڕێ ملزمە بۆ عوامێک کە هیچ دەرەتانێکی نییە هیچ مەجالێکی نییە هیچ بیرکردنەوەیەکی نییە سنووری بیرکردنەوەی محدودە ئەو زانایە مەرجعیەتی تەواو ئێمە فتوا نادەین بۆ خەڵکی عوام لە مەذهب لا بدەن بەڵام هیچ بیرمەندێکی ئیسلامی هیچ فەقیهێک لە سەردەمی خۆیشیا حجە نەبووە. ئیمامی شافعی لە حاڵی ژیانە بۆ خەڵکانێک پێچەوانێ ئەو بیریان کردوتەوە ئەبوو حەنیفە لە حاڵی ژیانە بۆ قوتابیەکانی جۆرێکی تر بیریان کردوتەوە هەر قوتابی خۆشی بوون. هێشتا کفنی شافعی زەر نەبوو ئیمامی نەوەوی هاتووە ئەڵێ قال ئەقول و لە کتێبەکانی پڕە لەو باسانەکە ئەڵێ قلت و منیش واڵێم قوتابی ئەویشە زۆری شانازی پێوەکە اجتیهادی تازە هێناوە. لەبەرەوە ئێمە بێ وات سەیری تەفسیری دەقەکان نەکەین کە مقدسن و پیرۆزن و حجەن و ملزمن نەخێر بۆ سەردەمی خۆیان خزمەتی خۆیانیان کردووە بەڵام اجتیهادات و بۆچوونی فەقیهەکان لە هیچ سەردەمێکان نابنە حجە نەک بۆ دوای خۆیان بۆ سەردەمی خۆشیان ئللا بۆ خەڵکێکی محدود نەبێت کە قەناعەتیان وا بووە لەو ڕوانگەیەوە نەبێ ناتوانن ئاین وەرگرن. وەختێک تۆ عالمێکی زۆر گەورەی منیش مقلدێکم هیچ مەجالێکم نیە لە ئاین تێبگەم و هیچ دەواازەیەک شک نابم ئللا تۆ نەبێ ئەو کاتە کەس لۆمە لە من ناکە چونکە من خۆم خۆبەخشانە ئارەزوومەندانەیەم خۆم بە مقلدی تۆ ئەزانم نابێ لۆمەم بکەی بڵێ تۆ بۆچی خۆت دووە سنووردار کردووە چونکە من دینم لە تۆ وەرگرتووە بەڵام وەختێک کە تێگەیشتم لە ئاین شتێک لە هەر لە خۆت ئیسفادەم کرد زانیم ئاین مەجالی تریتیایە اجتیهادی تریتیای بیرکردنەوەی تریتیایە ئەو کاتە خۆم گوناهبارە بم ئەگەر بە ڕەهایی هەموو شتەکان لە تۆ وەرگرم. لەبەرەوە اجتیهاداتی فقها نابنە حجە و نابنە دق هیچ یعنی هەر مقارنە ناکرێن. باشە دکتۆر جان ئەگەر قسە لەسەر واز لە مەذهبەکان بێنین بەڵام لە حاڵی حازرە باس لە واقع ئێستاکەین ئەو داکەوتێکی ئێستا هەمانە زیاد لە فۆرمێکی ئاینی تایە زیاد لە وێنەیەک بۆ ئاین زیاد لە تەفسیرێک زیاد لە گوتەزایەک بۆ ئاین. ئەگەر قسەمان لێرە لەسەر ئەم هەموو شێوەیە لە ئاین بێ چونکە مامەزانین دەق بۆ خۆی بێدەنگە ئەوەی کە بە دەنجێخا بریتێ لەو ڕابەرانی کە هەیەی یاخود با بڵێن لە شوێن کەوتۆکانی لە ئێستا حاڵی حازر بینێرە زانێ منەڵم چی لە ئێستا زیاد لە وێنەیەک زیاد لە دەنگێکی ئاینی زیاد لە گوتارێکی ئاینی زیاد لە فۆرمێکی ئاینمان هەیە. ئەی ئەگەر پرسیارەکە ئاوا بێت ئەم زیاد لە وێنەیە ئەم زیاد لە گوتارە ئەرێنیە یاخود با بڵێن نەرێنی دەکەوێتەوە
ئەگەر لە لایەکەوە سوود بەخش بێ لە لاکەی ترەوە مەسەلەن بۆ زیان لە ئاین خۆی نادات. بۆچی زیانەدا بۆچی بەنسبەت یاسە زەمینیەکانەوە پرسیارە ناکەین لە وڵاتێکی وەکو ئەمریکا کە 52 ویلایەتە 52 ویلایەتە یەک نظام کە فیدرالیە حکومیەکە دەستورێکی هەیە کەچی لە هەندێک ویلایەتە مەسەلەن حکمی لە سێدارەدان هەیە لە هەندێک ویلایەتە حکمی لە سێدارەدان نییە بۆ کەس ناکاتە لۆمە لەسەر ئەم یاسا زەمینیانە و ئەگەر بگەڕێن بە یاسا مرۆیەکانە ینی دەساتیر و قوانینی سەر ئەرز بینین بە هەزاران تەناقۆزاتی شتیایە نەک هەر لێک نەچوون چونکە لێک نەچوون مساوی نییە بە تەناقۆز لێک نەچوونی ڕوتێکی ئیسلامی لەگەڵ ڕوتێکی ئیسلامی یاک لێک نەچوونی فەقیهێک ئیجتیهادی فەقیهێک لەگەڵ فەقیهێکی تر یان مەزهبێک لەگەڵ مەزهبێکی تر ناچێتە بابی تەناقض و تەعارض ئەچێتە بابی تەنەوع و تەکامل ئێمە ئەبێ وا سەیری بکەین. بەس دکتۆر بمبورە دوای ئەم قەوسەتەوە هینەکەی خۆتەواوکە ئێمە زانی کە ئاین بە شێوەیەکی گشتیە و بۆ هەم ینی تۆ سەیری کە زۆرینەی کۆمەلگا دەکرێت ببوورە نازانم ئەگەرم تعبیرە دروست بێ خەڵکی ئەوامە بە ئاوا بڵێن ئێمە ئەڵێن ئاین مامەڵاکە لە خۆ ئاسێکی نخبەوی نییە لەگەڵ ئاسێکی ئاما مەسەن بۆن منەکەەکە ئەم ئێمە قسەمان لەسەر ئاستە ئامەکەیەتی لە ئەسەر ئاستە نخبەوەکەی نیە تۆ زۆر جوان باست کرد مەسەن بۆن من جاکردنەوەی ڕێی مەسەن فاقی هەیەک لەگەڵێکی تریان مەسەبێک لەگەڵ ئەوەی تریانە بەڵام خۆ هەموو کەس ئەم شانسی نییە قسەمان لەسەر ئەوەیە ئەم فرە دەنجە ئەم فرە فۆرمیە بۆ ئاستە ئاوامیەکە زیان نابەخشێت ئەبێ شوێن کەوتوانی ئاین وەکوی جەناب ناوە نەڕابەرانی ئاین ئەم ڕوونکردنەوەی بدەن بۆ خەڵک وەختێک کەسێک شافعیە لەگەڵ کەسێکی تر کە مالیکیە یا حەنەفیە زانە شافعیەکە نڵێ هەر ئەمەی من حەقی ڕەهایەوە ئەوەی ئەو باتڵە تەمان ڕابەرانی ئاین واعزانی ئاین بانکخوازانی ئاین هەندێک جار لەم لایەنەوە زەرریان داوە لە ئاین ئەگینا ئاین بەو جۆرە تەفسیری بکەن کە ئێمە ئیکەین بۆ جۆرە بیخەنە ڕوو کە یاسا زەمینیەکان پەیڕەوانی یاسا زەمینیەکان ئەیخەنە ڕوو ناویان ناوە تەنەوع و ناویان ناوە ئازادی مرۆڤەکان و ناویان ناوە تایبەتمەندی ژینگەکان ئەو کێشەیە دروست نابێ من وەختێک بەڵام وەختێک گێم پەروەردەی تاکێکی شافعی مەزەبی وڵاتی خۆمەکەم ئەڵێم حەقی ڕەها لای منە ئەوەی دەستی بەدەست ئافرەت کەوت دەست نوێژی ئەشکێ ئەوەی ئاوای کرد ئەسەن نوێژ بە پشتەری حەنەفیەوە باتڵە چونکە دەست نوێژی نییە کە وەختێکە چم بۆ حەج کابرای عوامە چێ بۆ حەج لەوێ ئەبینێ هەر کەسە و دەستی خانمی خۆی گرتۆ دەست نوێژی ناشکێست تووشی سەدمە ئەبێ بەس من ئەگەر بێم لە پەروەردە ئاینەکە و لە گەیاندنی ئاینەکە بەو شێوەیە نەکەم پێچەوانەکەی بکەم بڵێم ئاین مەجای هەمووی تایە ئەمە مرونەتی ئاینە ئەمە سەماحەتی ئاینە ئەمە کراوەی ئاینە گەیەنێ کاکە سبێنێ ئەگەر شتێکی واتاندی پێچەوانێ ئەمە بوو گەورەی ئیسلامتان بۆ دەرکەوێ چاوپۆشی ئیسلامتان بۆ دەرکەوێ سعەتی شریعەتەکەتان بۆ دەرکەوێ فراوانی شریعەتەکەدا کەس تووشی و سەدمەیە نابێ بەڵام ڕاستەکەی جەنابەت کە پەیڕەوانی هەندێک جار ڕابەرانی ئاینیمان لە واعیزەکانمان لە بانکخوازەکانمان لە زانایانمان ڕەنگە تووشی و هەڵەیە بوو بن کە وەختی خۆی ئەمە لە کوردستانی خۆمانە هەر لەم شاری سلێمانیا بۆ نمونە من بیرمێت حرمە مەلا جارە هیچ مامۆسایەک نەبوو یان ڕکات ویتر بکە ئێستا لە ڕەمەزانن با نمونە زیینەوەکان بینین هەمووی 23 ڕکاتیە کرد و قسەی شانەوت بە وڵاتانەی تر خەڵک بیست بووی کە لە هەندێ وڵات یان زەرکاتەکرێ یان چۆن ئەبێت تەراویح لە تێکی لێ بقرتێنرێ ئێستا لە زۆر مزگەوتەکانی سلێمانە یان زەرکاتەکرێ بۆچی چونکە هەندێک بانکخواز واعیانە و هۆشیارانە پەیابوون کە وتیان کاکە ئەمەژە بێ ئەوەژە بێ مەجای تایە ئەمە باسی عیبادەتکردنە کەم بێ کەم و زۆر بێ زۆر مەیکەنە مشکی لە باسی حقومەت ناحەق نییە باسی بەڕەهایی نابێ بچینە ناو باسەکان کەواتە ئەگەر باسی ئەم چەندیەتی و تەنەوەعە بە شێوەیەکی ئیجابی بکرێ ئەسڵەن وا تەفسیر بکرێ بۆ ڕەفعی حەرەجە قورئان کە فەرمێ ما جعل عليكم في الدين من حرج ئەمە قاعدەی قورئانیە حرج و ناڕەحەتی نییە بۆ ئینسانەکان و نابێت لە ئاینا حرج و ناڕەحەتیە بێمە وەڵامی پرسیاری پێشووی شەکە ئایا دین قەید و بەند دروستەکە یان دەستی ئینسان واڵاکە يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر کەواتە هەر فەقیهێک هەر مجتەهیدێک عسری دروست کرد مەهما کان وابزانێ لە غیرەوەیە بۆ ئاین و وابزانێ دیفاع لە ئاینەکە پێچەوانەی ئەو ئەسڵە قورئانی جوڵاوتە لەبەرەوە تەنەوعی مەزاهبی ئیسلامی تەنەوعی بیرکردنەوەی ئیسلامی با تۆزە بە ناڕاستە و خۆچوویتە ناوی با من بڵێم ڕەوتە ئیسلامیەکان حیزبە ئیسلامیەکان ئەبێ
وەکو تەنەوعی قوانین و تەنەوعی اجتهاد باشە بۆچی لە کوردستانەکە هەمیشە ئەم پرسیارە نەیارانی ڕەوتی ئیسلامی ژێوروژێنن چل و ئەوەنە حزبی کوردستانی هەیە هەموو یاڵێ کوردستان و ئازادی و سربەخۆیی کوردستان کەس لۆمەیان ناکە بە باگراونێکی ئەلمانی بڵین بەڵام ئەگەر دووسێ بۆ چوونی ئیسلامی هەبێ کە هەمان ئامانجیان هەیە کە خۆشببختی مرۆڤەکانە بە باگراونێکی ئیسلامی بانگەشەی بۆ بکەن ئەڵێ بۆچی وەختی خۆی لە بیردیە لە ئەڵبژارنەکانە لەسەر دیوارەکانە سیخوایەکە قبلەیەکە قورآانیەکە بۆ ئیسلامیەکان سییانن ئەی خۆ کوردستانیەکە کوردایەتیەکە نازان چیەکە ئەی بۆچی کورد پەروەرەکان دەیان حیزبن کەواتە جوابەکە ئەمەیە خۆ ئیسلامی نایە عقلی یەکتر بگشن و سەلبی کە نێڵن هیچ بیرکردنەوەیەکی جیاوازە بێ گرنگەوەیە لە کۆتاییە وەکۆڵە دەستکەوتەکان بڕژێنە یەک ژمارە حسابەوە تشایەتی نەبێت تعارض و تەناقض نەبێت ئەمە حقیقت بووە لە سەردەمی پێغەمبەری خۆیشە ئەو حاڵەتانەمان بووە یعنی پێغەمبەر زیندوو بۆ وەحی بۆ هاتووە جبریلی وەکۆڵێ لەگەڵا بووە کەچی سەحابەکانی تێگەیشتنی جۆرا جۆریان بۆ لە یەک مەسەلەی دیاری کراوە بۆچی ئەمە وەڵامی پرسیاری پێشووە کە خوا نەیویستۆ سەلبی ئێرادەی ئینسانەکان بکە و لە قاڵبی نەیە و عقلی ئینسانی لە قاڵب نەیە ینا زۆر بە ئاسانی ئەتوانرا هەموو ئاەتەکان قەتعی و دلالە بن هەموو دەقەکان یەک تەفسیر هەڵگرن هیچ مەجای ئەم سەرۆسەریتیانە بێ ئەوە بوو لە قاڵبدا ئێستا دەرکەو بەم تەنەوعی تەفسیراتە بەم جۆرا و جۆربوونی بۆ چوونانە اجتهاداتی جیاواز کە لە سەردەمە جیاجیاکانای بینین بە ئێستەیشەوە دەرکەو کە ئەمە نیشانەی کراوەی ئاینەوە نیشانە ڕێزگرتنی ئاینە لە عقلی ئینسانی دکتۆر ئەگەر جارشکە بگەڕێنەوە سەر خودی ئاین خۆی ئایا ئاین کە کامیشە لە ناو جوڵە و وەروەها لە ناو حرەکەتەکانە مەسەلەن بۆ منە خۆی بینیوێتەوە باشە ئاین خۆی لە ناو جوڵە و حرەکەتە مێژوویەکانە کامڵە بێ کە مەسەلەن بۆن منە وردە مەسەلەن بۆن ینی لە ناو بەپی زەمان و مەکان مەسەلەن بۆن منە بەردەوام ئاین بۆ خۆی چووکە لەگەڵ ژیانی گشتیا بووە بەردەوامیش لە ناو حرەکەت و کۆمەڵایەتی و مێژوویەکان بووە قسەکە لەسەر ئەوەیە پرسیارەکە لەسەر ئەوەیە ئاین خۆی بەم حرەکەتە خۆی کامڵەکە یاخود هەر لە سەرتاوە کامڵە و ئەشێ مەسەلەن پسە پێنرێ ینی قسەکە لەسەر ئەوەیە ئاین بەپێی زەمان و مەکان و هەروەها بەپێی حرەکەتە مێژووی کۆمەڵایەتەکان کامڵە بێ یاخود هەر لە سەرتاوە شتێکی کامڵە و ئەهێنرێ سەپێنرێت زۆر ڕوونە پرسیارەکەت ئاین دوو بەشە بەشێکی بریتێ لە سەوابتە ئاینەکەی کە باسمان کرد کە منزومەیەکە لە اعتقادیات لە قیەم لە ئەحکام ئەمە کرۆکی ئاینە جەوهری ئاینە و هەموو پێغەمبەران ئەمەیان هێناوە عەلەیهیمو السەلام وەکو ئەو ئاەتی خوێنمەوە شەرع لەکم من الدین ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين كأڵێ بە هەموویانم تۆ أقيموا الدين ئەبێ ئەو دینە کام بوو بێ ئەو دینە مەبەست ئەم بەشەیەتی منزومەیەک کۆبەندێک لە اعتقاد لە قیەم لە ئەحکامی عەمەلی بۆ حیاتی ڕۆژانە غەیری ئەمە ئەبێتە تەفسیری ئاین ئەبێتە بۆ چوونی مجتەهیدەکانی ناوئاین تەواوکەری ئاینە کەس ناتوانێت بڵێ حسابی بۆ ناکەم ئەو تا هەمومان پابندین بە اجتهاداتی فوقەهاوە و تەفسیری ئەو بەشە لە ئاین کە تەفسیر هەڵەگرێ بەڵام ئەم تا ئەو کاتەی قەناعەتمان وایە ئەم تەفسیرە دروستە و تەفسیری باشتر لەم تەفسیرە نەکراوە ئەو تەفسیرە حجەیە کاتێک کە قەناعەتمان بۆ دروست بوو تەفسیری فڵان زانە لە سەدەی فڵانە لە کۆمەڵگەی فڵانە بۆ ئەم سەردەمە ناشێت حجیەت لە دەستەدات جارێکی تر ناتوانی بڵێ ئەمە شەرحی ئاینە ئەمە ڕاوی ئاینە لەبەرەوە ئاین بەشە ئەساسی و جەوهر و کرۆکەکەی تەتەور ناکات چونکە باسی مەجموعەیەک سەوابتە بڕاوەتەوە بەڵام ئەو بەشەی کە پەیوەندی بە ئەحکامی عەمەلی و تەفسیلاتی ژیانی ڕۆژانەمانەوە هەیە تەتەورەکات ئەبێتە مکەممیلی ئاین وەکو چۆن لە قەوانینە ئەمیشە بە مەجموعەیە لەگەڵ بڕیارە ڕاستپاردەمان هەیە یان لەگەڵ مەجموعەیە قەوانین ملحەقمان هەیە مستەدرەکاتمان هەیە ئەوە شتێکی متتەبعە لە قەوانین و دەساتیری دنیا ئاینیش هەروایە لەبەرەوە ئەو بەشەی ئاین کە قابلی گۆڕانکاریە و سروشتی تەبیعەتی ئاینیش هەڵی ئەگرێ ئەو بەشەیەتی کە بریتێ لە ئیجتیهادی مرۆڤەکان و ئەم دەستەواژەیە ئەمەی کە جەنابەت ناونا تەواو بوونیان گۆڕانکاری لە تعبیری ئیسلامیە پێ ئەگوترێت تەجدید
حديثك صحيح معناه كبيغمر عليه الصلاة والسلام فرمي إن الله يبعث على رأس كل 100 سنة من يجدد لها دينها. تنانت روايتي كتير زور كزوازن أوان نزيكتر لا عقل ولا منطقة من يجدد لها أمر دينها. أنا خير أو روايات ضعيفة أم روايتي تريان درستك فرمي يجدد لها دينها. تجديد ديني في أقولتري أمريكا أكرنا يبنين قشي آين يعني تطوري آين سابتا بلام ژینگەکان و سەردەمەکان و ڕووداوەکانی هەر سەردەمێک ئەکرێت تۆز و گەردێک دروست بکە لە سەرم ئاینە کەسانێک دێن یان کەسێک دێت شەر نییە ئەو کەسە کە دێ مجددە شخص بێ جاریوای شخصە ڕەهبەرێکی کاریزمی گەورەیە تەسیر ئەنێ مشتەیدێکی گەورەیە تەسیری لە ئاستی دنیا هەیە جاری وایە تیمن جاری وایە حیزبن جاری وایە ڕەوتن جاری وایە هەر جارە بە سروشتی کۆمەڵگەکان و سەردەمەکان یەت 100 ساڵ جارێک سەدەیەک جارێک ئەم نوێکەرەوەیە قورئان حەدیسەکە ناوی ناوە مجدد و مجدد معنای چی ئاین نوێکردنەوەی ئاین یعنی چی خۆ ئاین ستۆک نابێت نوێ بکرێتەوە یعنی خەڵکانێک دوورەکەونەوە لەم هەدی ئیلاهیە یان تەفسیرات و شروحاتێکی زۆر کەڵەکە ئەبێ کە خەریکە حەقیقەتی ئاینەکەونە بێ کە خۆمان بینیمان یعنی لە سەردەمانێکە لە سەردەمی ئەمەوی و عەباسیەکانە ئاین جۆرێکی پێهات ئەگەر هەندێک مجدد نەبوو نایە لەو سەدە دواییانە خەریک بۆ حەقیقەت و ناوەڕۆکی تێک بچێ هەموو ئاەتەکان تەویلەکران بە مەسلحەتی خەلیفەکان و سڵتانەکان و ئەمیرەکان هەموو ئەو شتانی لە بەرژەوەندی خۆیانە کردیان بە حەقایقی ئاین ئەنواعی نیات و نیازی غەڵەت لە فتوحاتە دروست بوو بۆ خەڵکی مجاهیدەکان ئەنواعی تەفسیراتی هەڵەکرا بۆ ئاەتانی کە پەیوەندیان بە حدیث داهێنرا ئەنواعی حەدیث دروست کرا مجددیە ئەڵێ کاکە ئەمە زیاد ڕۆشتن ئەمە زیادە ئەمە لابن ئەمە بدعەیە ئەمە غەڵەتە ئەمە وایە ئەچێتەوە سەر ئەسڵی ئاین لەبەرەوە ئەو تعبیرە دقیقترە لە ئاینە بەکارهاتوە بۆ بڵێن گەشەی ئاینی پێی ناوترێ گەشەی ئاینی ئاین وەکو جەوهەر و کرۆک گەشە ناکە بەڵام وەکو ئیجتیهاداتی مرۆڤەکان نەگەشە ناکە ئاڵوگۆڕیشی بەسەرایە چونکە کە تعبیری گەشەکردن بەکاربێنین یعنی ئەم توراسە هەمووی ماڵە بەسەرایەوە نەخێت توراس ماڵ نییە بەسەرایەوە توراس دەریایەکە پڕە لە گەوهەر پڕیشە لە قەوزە پڕە لە هەموو شتێک هەموو شتی تایە ئەو بەشەی ماڵە بەسەرایەوە کە لەگەڵ حەقایقی ئاین ئەخۆن و بۆ هەموو سەردەمەکان ئەشەی ئیسفادەیان لێ بکەین لەبەرەوە تەجدیدی ئاین تعبیرێکی دقیقترە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەکاریە دەست خۆش بێ دکتۆر جان پرسیارم زۆرمان بوو بەس ناچارە بم بەوەی کە ئەم چەند خولەکەی ماوەمە بێم بە پرسیارێکی تری گرنگ ئەوش دەگوترێ ئاین دۆخێکی زۆر پراگماتیانەی هەیە یعنی هەمیشە بە سروشتی شوێنەکە مامەڵاکە بە ئاوا بڵێن مەسەلەن بۆ منە کۆیلە وەکو کۆیلە مامەڵاکە سەروەر وەکو سەروەر هەژار وەکو هەژار مامەڵاکە دەوڵەمەند وەکو دەوڵەمەند ینی بەڕاست ئاین ئەوێ مەسەلەن دۆخەکان وەکو خۆی بمێنێتەوە دژە گۆڕانکاریە یاخود بە پێچەوانەوە ئەوێ مەسەلەن ینی گۆڕانکاری بکات ناخر خۆ ئاین خۆی مامەڵە لەگەڵ ئاین ئەوە دروستەکە ئاین خۆ وەکو خۆت لە پرسیارێکی ترا باسی کرد ئاین گۆیان نیە ئاین مجموعەیەک منزومەیەکی فکری بڵێن مەبادی و سەوابیتە خەڵکێکیە تەعامل لەگەڵ ئەم دەقانە ئەکا و من و تۆی پێ پابەندەکایە من و تۆی پێ مەحکوومەکە ئاین بەعکسەوە گۆڕانکاری دروستەکات ئاین دێت تاغوتەکان ملکەچەکات دیکتاتۆرەکان ئەکاتە دادپەروەر ئاینیەت زەعیفەکان بەهێزەکات ئاین دێت بیلالی حەبەشی چەوساوی بەردەمی کوڕی ئومەیە ئەباتە سەربانی کەعبە ئەکاتە سەروەر ئاینیەت سەلمانی فارسیکی گاڵتە پێکراوی فارسیان کورد هەندێگەڵێن ئەکاتە ئالو بەیت سەلمان و منە ئالە بەیت ئاین دێت سۆهەیبی ڕۆمی ئەکاتە مقەڕەبی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئاین دێت مەگەر نامەکانی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ کە ئەی نارد بۆ ملوک و تەواغیت و گەورەکانی ئەو سەردەمە ناوەڕۆکەکەی چی تیا بوو ئەی فەرموو چی مەگەر ڕەبعی کوڕی عامر وەختی ڕۆستەم لێ پرسێ بۆچی هاتوون چۆن وەڵامی ئەداتەوە جئنا لنخرج الناس من عبادة العباد إلى عبادة الله أما قرآن كارينيا أما بند فرستي وخلق دركين بخوا فرستي ومن جور الأديان إلى عدل الإسلام لستمي أين كانوا بدات فرور الإسلام ومن ضيق الدنيا إلى سعة الدنيا والآخرة لتنقبر الدنيا وتسقبير كرنوي الدنيا
قۆڕەخبوونی ئینسان لە دنیایەکی سنووردارە بۆ فراوانی دنیا و ئاخرەت مەگەرەمە گۆڕانکاری نیە بە پێچەوانەوە ئەو ئینقلاب و شۆڕشانەی ئاین کردویانە لە هەموو سەردەمەکانە حتا لە کاتی ممارەسە هەڵەکانیشە لەگەڵ ئاین باوا بڵین هەر ئاین دەوری ئیجابی و ڕۆڵی ئیجابی و کاریگەری بۆ بەعکسەوە زۆر پێچەوانەیەوەیە کە براکمانتی بێ و لەگەڵ کەش و هەواکانە بسازێ و مەسەلەن و بە پێچەوانەوە هەر کاتێک ئاین ڕۆڵی نەمابێ ئاین غائب بوو بێ لە بەرچاو نەبوو بێ لە گۆڕەپانە کۆمەڵایەتیەکانە لە ساحە واقعیە و اجتماعیەکانە دۆخێکی چەقبەست و دروست بووە و هیچێک لە فەلسەفە زەمینیەکان نەیتوانێەوە گۆڕانکاری دروستکە ئللا ئاینە کە هەڵە ممارەسەکراوە وەکو ئەوە ئێستا ڕەنگە ئەلمانی و سیکۆلاری گوێی لێمان بڵێ ئەی بۆ ئەوروپا کە دژی ئاین هەستا ئەو کاتە کرانەوە دروست بوو ئەوە ئاین نەبوو ئەوە لادان بوو لە حقەتی ئاین ئەوە کوێ ئاینە کە زانایەک بڵێ زەوی خڕە لە سێدارەی بە و کە کەسێک بڵێ وڵا لە پشتی ئەم بوونەوەرەوە بوونەوەرێکی تر هەیە ئەعدامی کە ئەمە کوفری کردووە ئەمە لە ئنجیل لایداوە و ئاینی حەقیقی کە ئاینی ئیسلامە وەختێک لە مێژووی خۆیە باسی مێژووی هەردوای خاتەمی ئەنبیا بکەن عەلەیهی سڵات وەسەلام ئەم 1000 ساڵە هەمیشە شۆڕش بووە بۆ شۆڕشی ڕزگاربوون بۆ نەتەوە چەوساوەکان بۆ گەلە چەوساوەکان ئیعادەی عەدل و قست بۆ ئەو شوێنانەی کە عەدل و قستی تیانە ماوە کرانەوە و وەکو بڵێ سعاتێکی ئافاق و ئاسۆی ئەو میلەتانە بۆ کە چەوساوە بوون یان کە بیریان تەسک بووە بە پێشەوانەوە بووە ئێستش لە کۆمەلگاکانی ئەم سەردەمەیشە لە هەر شوێنێک فاکتەری ئاین باش بەکارەهێنرێ گەلەکان وریان کراون چاوکراون دژی ستەم هەڵەسن حەز بە گۆڕانکاریەکەن لەبەرەوە پێشەوانەوە ئەگەر ئاین حەقیقەکە باس بکەین ئینسان گەورە ئەکاوە ئینسان قیمت بۆ ئینسانە گێڕێتەوە و حرەکەت و بزاوتنێکی جددی لە کۆمەلگەشا دروستەکە بە پێچەوانەشەوە ئەگەر ئاینەکەەوە ئاینە نەبێ وەکو وتمان لە ئەوروپا کە ناکرێ مقارنەی ئەوروپا بکەین بێرە نە ئەوروپا کوردستانە وەنە ئینجیل قورئانە وەنە قەشەکان مەلان وەنە کەنیسەکان مزگەوتن جیاوازیەکان زۆرن لەبەرەوە ئاینی لێرە شایەتی ئاین نابێتە هۆی کرانەوە و حرەکەتی اجتماعی بەعکسەوە پابەندی بە ئاین ئەبێتە عاملی جوڵەی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی ئیسلامیەکان. سوپاس دەکەم دکتۆر من ناتوانم هیچ پرسیارێکی تر بکەم لە بەڕۆی کاتم نەما بەس ئەگەر شتێک زۆر بە ضروری ئەزانی من دەرکەم نەکرد بێ یاخود بۆ ئەم گفتوگۆی بە ضروری سپاس دەکەم من بابەتێکی ئەوتۆم نییە تەنها تێبینیمەوەیە کە ئەم بەشەی تەواومان نەکرد ڕەنگە لە دقەیەکە ئەگەر کاتە بێ جیاوازیەکانی کۆمەڵگەی خۆمان لەگە چونکە بابەتە حەقی نەدرایە بۆە محورێک وایە بەڕاستی دیارە کاتەکە کەمە زۆر جار ڕەنگەوە ڕەت بدرێنەوە کە کۆمەڵگەی ئیسلامیەکان بە شوێن کەوتنی ئیسلام دواکەوتون نەخێر کۆمەڵگەی ئیسلامیەکان لە هەر سەردەمێکە کە باشتر پابند بن بە ئاینەکانەوە پێشکەوتوو بوون و هەر کاتێک لایەن ناوە لە تعلیماتی ئاین لە زانست لە فێربوون لە کرانەوە لە ئەو شتانەی کە بە ئیجابیات و بەشتی هەرێنی حسابەکرێ ئەو کاتە دواکەوتون لەبەرەوە بۆ داهاتووی کوردستانی خۆمان و کۆمەڵگە عەرەبی و ئیسلامیەکانیش بە شێوەیەکی گشتی کرانەوە بەسەر ئاینە و باوەشکردنەوە بە ئاینە تەنها ڕێگای چارەسەرە بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەکانیان. زۆر بەڕێز دکتۆر عومەر عەبدولعەزیز شارەزا لە بواری فقهی ئیسلامی سوپاس دەکەین سوپاس بۆ ئامادەبوونت لە ستودیۆی بەرنامەی ڕوانگە و سوپاس دەکەین کە وەڵامی پرسیارەکانی ڕوانگە دەمجارەدایەوە سوپاس دەکەین. تۆش دەستخۆش. بەڵە خۆشەویستانەوەی بیستان بەرنامەی ئەمجارەی ڕوانگە بوو تاکو و بێگەشتنەوەیشی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم خواتان لەگەڵ.